ادریس رحمترین قاید بود الجبهه کردستانی، رحمترین قاید. فرقا پیشمرگی و کره خونت کرد، فرقا پیشمرگی و برای خونت کرد. نکوی اوه پیشمرگی بید چاف خود دای وکی کره خو وکی برای خو. دەمباش بینەرانی ئاژانسی خانی لە گوندی دووشیڤانم لە سنووری قەزای شێخان دیارە ئەمڕۆ 37 ساڵ تێپەڕ دەبێ بە سەرکۆچی دوایی سەرکردەی مەزنی کورد ئیدریس بارزانی. من لە ماڵی یەکێک لە فەرماندەی مەزنی کورد و پێشمەرگەیەکی دێرینی شۆڕەش و گوڵان ئەویش کە خەباتێکی زۆری لە چیاکان کردووە و تەمەنێکی زۆری بەڕێ کردووە لە چیاکان و لە ڕێزەکانی شۆڕەش لەگەڵ ئیدریس بارزانی خەباتێکی زۆری کردووە ئەویش خالد شلیە. من دەمەوێت ئەو باس لە خەباتی ئیدریس بارزانی بکات بە تێڕوانینی ئەو ئیدریس بارزانی و خەباتەکەی چۆنە. مام خالد جارێ ئەف دەمێتە باش بیت بەری هەر شتێکێ من دەوێت ئەس پرسیارە ڕەوشە ساخڵەمیاتە بکەم دنوکەدا ڕەوشە ساخڵەمیاتە چاوایە؟ ڕەوشە من ما توی بینی ڕەوش دەستی شکستیە و ئەبێ چەندە ڕەوشەتەوە سەڵتی؟ وەڵا ئەستخوانی بە کەفتم ئەرە وەڵا ئەس کەفتم دەستی من دەرزی نوکەدا تو چاوای؟ ئەج باشم نەنا الحەمدلله باشە دە چێ بیت؟ ئەرە وەڵا سلامەتی بیت. حەکە بوومە بیژی چاوێتەدا خەبات و ئیدریس بارزانی ئەمشێن بژین چاوە تەدبینی؟ وەڵا نسبەتە ئیدریس هەر کەسێکێ بەحسی بکەیت و ئیدریس دیتی نایەتە گوتن وەسفەتێت ئیدریس بارزانی نایەتە گوتن تەگولێ هەندێ ئەم گەلوانیت مەزم بین ساڵە هەفتە و چارێ بە هەفتە و پێنجێ ئەم فرێکرینە منتەقا گڵاڵەی تەوارا سەرچیزی و گەریە ئەمەر ئاغای و وا منتەقا ئەوان معلومە ئەو بوو جەنابێ سەرۆکی بوو عەبدولمەیمن بوو gelek serperestiyavaca patkervekî hunderînê wekî zozikî wekî minteqa ku çît bû diyana wan erda kurekî ewan miraqibeta wî cepheyê dikir û serperestî dikir hemû gove cepheyê najeh bû وی سەرکەفتی بوو. یعنی تووەکی ئەو سەرکردێکی چاوە تەدبینی وەسفێت وی چاو بوون ئەو چ سیفەتێت پاش تێدا بوون. تزانی ئەگەر ئەڤە قایدێت عەرەبە بانایێت فەلا بانایێت هەر کەسێکی بانە دا خوچە مینن و چنە دەفوان تەگولێ بەس ئەم کورد مال ئەسەف نە ئەم قایدێ خود ناسین نە ئەم مروفê xud nasîn ne em mêrxasat nasîn ne em evîca nasîn kesekî vanîne kesekî vê malê nîne helmala Mustafayê bigire were Şeyx Ehmed bigire Şeyx Abdüselam bigire heta digehiye Edrîs heta digehiye Cenabê Serokî Mesud Barzanî heta digehiye xir mala wan yani divê em xwe bû biçemînîn bes em milletekî دەبێت ڕێزێ شۆڕەشت تولگەل ئیدریسێ تەدریس چاوت بینی یعنی گەلوە هەلسوکەوتێت توی گەلوە ئیدریس ڕەحمترین قاید بوو الجبهه کردستانی ڕەحمترین قاید فەرقا پێشمەرگەی و کوڕێ خونەت کرد فەرقا پێشمەرگەی و برای خونەت کرد نکوی ئەوێ پێشمەرگە بیت چاف خود دای وکی کره خو وکی برای خو فرقی نبود دفعان نه فرقی دفعه نه دف جناب مسروری هیا نه دف جناب نچیروانی هیا فرقی نکنه بس ام ملتکی خرابین اما افرو 37 سال بله تێپەڕ من بەسەر وەغەرە ئیدریس بارزانی دەمێ ئەو جا بووە خات بۆ پێشمەرگە کارڤەدانەوە چاو بوو
خودی وقتی جاب هاتی او به ایواری با عمل لقایق بین که جناب سروکی گوتم من خالد گوتی ولی گو خودرت که سبایی وره هر منطقه دهنده کاغذا نویسم مو گوتی بلا صورم ولا ابو سپیده من جنبلی و سمایل ما بلنباسی و دوسته که کیدی تری من فری کردن من گوتی اینک هر استریبان هر نکنی سار که از شما دف جناب سروکی که کاغذ نویسین و ده اینه موده از چوم برخدمه نهاد سیداد جناب سروکیا جاوید سروکی صور بین سریدا چه اکل بر نهاد اکل بر سیدادی احمد عمر آقای گوته هاتی مگواره والا گوته احمد او کیا گوته خالده گوته بیش به تجور والا از چوم اجور ولدف گوته من تو هاتی مگو بله گو ما تو ده کی بچی من گوته امریکی ده از خلام گوته دریس امری خوده کرد وای جا وقتی گوتی ادریس امری خوده کرد مرکل حوار و من پیتا پانه کرد چما مقرم و گرام مالا مخرب گلان ادریس امری خوده کرد همه ارگوشی و همه کمکی و رسول فقی و پیشمرگیری ترین ورا مگو هر ندف سروکی هر ندف مسعود چونه بره گریت مدواد اولادا بکره گری و بکره حوار دامشی گرگن تلویدن اره والله يعني مام امشي بجمتا يعني او شي سركر دبا وسطا قلوا بشتيسي وحف صالت وصبوت جري هشتا البيراتا وكي ابرجل شنو البيرا من وجهت هبقى اسمنا من البيرا من وجهت رحماوي قدري بيت قال بيش مرقاي هانو شونوي هم بكرت خو حساب كرن مام ديما هيك بيفي خو تا چه بيجي تدا خاص چيا وكي چه دا خاص يا چيا يعني دي فريبازت ادريس بارزاني تشين هكر او بينيت كرد ومدفيت اف كرده ببنى دولات همو دل دي الرواز هم مالا مصطفى چنو ادريس چنو مسعود چن بس هر حزبه كت عرضه که رو تشکیل کردی خلق ولی کجا و حزبات کرد کو کردینی چه نبید دولت بینیا کردا چه نبید نقول بيجا از داخازه اش في ملت كردت كم و حزبات كم اكو بگرن والديوان هرن سر كوان هنگ بنا دولت هكا هنگ دولت بيني نابينن گلک جرا يد بين دولت و خراب بين عين ويكي بيگو بي اكو دو نگرتيا تركا بگرال گلک جو بگرا يد خراب بين فزا هكا هنگوشید يد خراب ببن اكو دو بردن دا خراب ببن بجا امانت صد امانت از اول تقریبا 62 از پیشمرگه من حتی افرو هر گره میدالیا بارزانی من یک روزی خلاف نکیه چند شهید جیل مالا خواهد این تقوله هر دو برایت می شهیدن کرما من می شهیدن خارزاین می شهیدن تقوله بجا رجای الوی ملتیت کم داخازش وی ملتیت کم خواهد نام مالا و حزبا بخوب ببنیک کس سرنا کبید بیجن هک آگر بر بو دحلی تقول برای خویا در حش پیک بس توشید بجا خودی نکت آگر بر بیتا دحلی او بو ولیات
بله مام اوه که هرب چو برهندم سپاس بوده مام ام هیویا ساخلمیه که باش بوده خازین هر هبی انشالله خودش ترازی عزیزی سپاس بله بینرین اجانسا خانی سررای چنده که مام خالد شیلی فرمانده کی مزنی کردو و پیشمرگه کی دیرینی شورش گلانه او هلگری مدالیه بارزانیش مام خالد امرو که 27 سال آوا بچاوکانی فرمسک دیتا خوارەوە لای ئەو هەروەک ئەم ڕۆژە بووە و وەکو خۆی باسی لێوە کرد ئەم ڕۆژ هیچ کاتێک ئەو ڕۆژەی کە تێدا سەرکردەی کورد ئیدریس بارزانی کۆچی دوایی کردووە ئەو لە بیر ناکات و داوای لە هەموو لایەکانش کە یەک ڕێز بن بۆ پاراستنی ناوماڵی کوردی.